سڵاتان لێبێت سڵاو لە کچان لە ژنان لە ئافرەتان لە هەموو ئێوە لە هاوڕێیان هاوڕێتی ئەو شەیە کە تا ئێستا پێناسەیەکی تەواوی بۆ نەدۆزراوەتەوە هەنێکە سەڵێن سیمپاتیەکە لە نێوان دوو کەس دروستە بێت کە وای لێە ئەبێتە پەیوەندێکی تەنانەت خێزانیش لەبەری ئەو دوو کەسە هێندە نزیکیەکە بنەوە هاوڕێتی لە هەر کام ڕەگەز بێ ئەتوانێت عاشق دروستکە بۆ نمونە مەولانا ڕۆمی بۆ شەمس تەبریزی کە چەندین شعری لەسەر نووسیەوە عاشقی ئەو هاوڕێیە بووە هاوڕێتی کچان و کوڕانیش بە هەمان شێوە ئەکرێتە ببنە خوشک و برا لەگەڵ یەک بەڵام لە کۆمەڵگەی ئێمەیە هاوڕێیەتی کوڕان و کچان تا چەند واقعیە چونکە ئەو پرسیارە زۆر دژایەتی و مشتومڕی لەسرە بەتایبەتی لە وڵاتە ڕۆژهەڵاتیەکاندا چونکە زۆر کەس پێیان وایە هەم لە دنیا بینیەوە هەم لە بوونیەتەوە هەم لە شێوازێکی عەقلانیەوە پەیوەندی نێوان کچ و کوڕ وەکو هاوڕێیەتی پەیوەندێکی سەرکەوتون نییە اینجا بەڕای ئێوە پەیوەندی نێوان هاوڕێیەتی ئەگەر لە هەر ڕەگەزێک بێ بۆ نمونە کوڕ و کچ بێ یا کچ و کچ بێ کوڕ و کوڕ بێت تا چەند سەرکەوتووە بەتایبەتی ئەو پرسیارە کە لە کۆمەڵگەی ئێمەیە بۆچی کوڕ و کچ کاڵێن هاوڕێین قبول ناکرێت جاسە پرسیارەکەتەوەیە کە بۆچی قبول ناکرێت بۆچی قبول ناکرێت ئەمە ئەگەڕێتەوە بۆ کەلتور خۆی شتێک هەیە ینی طبیعەت و ژینگەی ئەو شوێنەی کە ئینسانەکان لی گەورە دەبن کۆمەڵی ڕێسا و سنوور و شت بۆ ئەو کۆمەڵە ئینسانە کە لەو ژینگەیەدان دائەندرێ وە خۆشت گوتتکانی وڵاتە ڕۆژهەڵاتیەکان هێشتان لە ئاستێکدان لەوانەیە هاوڕێتی هەردوو ڕەگەز لەگەڵ یەکە تا ئەوکە ئێستا نوێ بێ وە بە شێوەیەکی بەربڵاو قبولکراو نەبێ هەرچەنەوەش بڵێن کە بەو دواییە لەو چەند ساڵی دوایی ئێمە زۆر جیاوازیمانەیە ئێستا کۆمەڵی هاوڕێ هەن زۆر ئاسایی یعنی خێزانەکانیش تەنانەت قبوڵی دەکەن بۆ خۆت کە لەگەڵ کەم لە هاوڕێەکان مرتاحیت من خۆم زۆر بم هاوڕەکانم کچن یەک دوودانە هاوڕێی کوڕم هەیە بەڵام نزیکیم زیاتر بەڕاستی واقعیان لەگەڵ هاوڕێ کچەکانم هەیە بەڵام مرتاحم لەگەڵ هاتوو من لە سەرەتای قسەکەتەوە دەست پێ بکەمەوە وەکو پەیامیش وتی ئەکەوێتە سەر ئەو ژینگەی کە لێژی کۆمەلگا هەروەها شتێکی کەشەیە زۆربەی ئەو نووسەرانی کە لەسەر ئەوە نووسیانەتەوە هومن ئەندمان ئەسفرنت ینی پیا و ئافرەت وەکو هاوڕێتی مایکل مەنسوور یەکێک لە کتێبەکانی ئەوە بووە کە باس لەواکە زۆربەی توێژینەوەکان مەسەڵەن باسی ئەوەی کرۆکە ئافرەت و پیا و تا چەندێک پێشتر نەبوونەتە هاوڕێ بە حکمی ئەوەی ئەو شوێنانی کە زیاتر کاریان لی ئەکرد ئافرەت و پیا و پێکەوە کاریان ناکرد بۆی بزانن ئێوە هەردووشیان پێکەوە ئەتوانن هەمان شت بکەنەوە هەمان هارمۆنیان هەیە وەکو کارکردن وەکو قفتوکۆ وەکو مەشاکل بەڵام لەگەڵ کاتایە گۆڕا ئەو شتەیە مەسەڵەن لە زانکۆ جاران هەندێک زانکۆ هەبوو تایبەت بە ئافرەت بوو هەندێک قوتابخانە بوو تایبەت بە ئافرەت جیا کراوە بۆ سەپرات بوو لەگەڵ پیاوە بەڵام کە تێکەڵ بوونەوە شتەکان ئاسایی بووە ینی هەر ئەوە نییە من عاتیفەتێکم ڕۆمانسیەتێکم بەرامبەر ئەو کوڕابێ لەبەروی ئەگەر تو هاتی مەمنوعی مەرغوب من بەجددی باکسەوەی بینم کاتێککە هاوڕێک دەبێت هاوڕێکی کوڕ کە بڵەو وەکو هاوڕێتی بەڕاستی بێ بەبرات من هاوڕێم هەیە ڕێک وەکو برام وان بەڕاستی ڕێک برایە ئەوەیە کە ئەوان کە شتەکان هاکڵێ مەمنوعی مەرغوب مەبەستم ئەوە بوو کە تو زیاد کردەوە ئیتر بەس ئەو کەسە ببین تۆ بەس بین لەوە ئەکەیتەوە کە عاتیفەتێکت بەرامبەری دروست بێ بەڵام ئەگەر ئەو شتانە نەما لەگەڵ کاتایە ئیتر وای لێهات ئەتوانن مەسەڵەن ڕەگەزی بەرامبەرت ئەگەر مەسەڵەن من کوڕ بێ زیاتر سوودی لێ ئەبینمەوە لە تەجروبەی کە مەسەڵەن من ئاگاداری چەند شتێکی کە بم ئاگای لێمە زیاتر بۆ خۆم من هەردوو ڕەگەزەکە ڕەفیقم هەیە بەڵام بەڕاستی ئافرەتم زۆر باش هەیە بەڵام ئەوی ڕاستی بێم زیاتر پیا یاخود ڕەگەزی کوڕ زیاتر ڕەفیقمە کانی جا شتێکیش بڵێن هاوڕێتی هەردوو ڕەگەز یعنی کوڕ و کچ لەگەڵ یەکەما لە دوای سەدەی بیستەمەوە زیاتر سەری هەڵدا بەر لە سەدەی بیستەم زۆر بە کەمی دەتوانرا ببینێت کە کوڕ و کچێک بەیەکەوە هاوڕێ بن بەڕاستیشەوە لە دەرهاوێشتەکانی فێمینیزم و ئەمانە بوو کە هات هاوڕێتی کوڕ و کچ تا ڕادەیەک ئاسایی بووە ئینسانەکان بیریان لەوە کردەوە کە دەتوانن لەگەڵ پیاوەکان خۆ لەگەڵ کچێکی شەڕ بەڵام هێشتا ڕازی وڵاتەکان هەرەڵێن بەتایبەتی پیاوەکان خۆیان ئەڵێن ناتوانین هاوڕێی ئافرەتمانە بێت چکە دایم ڕەنگە هەستێک دروست بێ بەڵام ئافرەت وان نایبینێ ئێستا منیش وان نایبینم من زیاتر مەسەڵەن باسی ئەوەم کرد لە خۆمەوە چکە کاتێک کە من لە کەرکووک لە قوتابخانە بووم بەڕاستی جیاکرا بۆ کوڕ و کچ من لە قوتابخانەی بووم هەمووی کوڕ بوو بە حکمەوەی کە کوڕ مەترسا بەتەنیا بنێرێتە مەکتەبێکیەوە ئیتر لەگەڵەوە بووم ڕەنگە هەین ئەوەیش بێ مەسەڵەن زیاتر ڕاهاتوو بووم کە ڕەفیقی کوڕم هەبێ ستیڤ هارڤی کۆمیدیان شوێکی ئەمریکا دەڵێ بە هیچ شێوازێک ئافرەت و پیا و ناتوان برادەر بن
بەڵام میوانەکەی ئەمڕۆمان چۆن ئەڵە ستیڤ لەگەڵ تۆ نین سیب لەگەڵ تۆ نیم من بۆ خۆم لەگەڵ ئەو نیم و میوانەکەمانیش هەر لەگەڵ ئەو نیم. پێچەوانی ئەوەیە کە وەکو خۆی دەڵێت و زیاتر خەڵکیش باسی ئەواکەن کە تێگەیشتێکی زۆری هەیە لە هاوڕێتی و ڕەگەزی بەرامبەری هەموو کارکردنیش پێ تێگەیشتێکی زۆر باشیان هەیە لەگەڵ ڕەگەزی بەرامبەری کار بکات مامۆستا کەوتمان لەگەڵا مامۆستا زۆر بەخێربێی ئێوارە باش مامۆستا زۆر بەخێربی زۆر سوپاس لەگەڵ ڕەمەزانە چۆنی زۆر سوپاس سەرەتا سپاسانەکەم مەمنون لێرەوە دەڵێم پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو تاکێکی کوردەکەم کە لە ماڵەکانیانن هیوادارم دوعا و نزایان قبول بێ ئێوارەی هەموو تاکێکی کورد باش کە ئێستا بینەرن لەم بەرنامەیە و سیرمان دەکەن هیوادارم بتوانین گفتوگویەکی باش لەو ڕۆی کە تەڕحتان کرد بکەین و کە سوودمەند بێ بۆ هەموو لایەک مامۆستا لەسەر تەوەرەکەمان لە دەرەناسیە شتێک هەیە لەبارەی هاوڕێتی و فرێند زۆنی پێوترێ یاخود منطقەی هاوڕێتی بەڵێ بەلای جەنابتەوە کام ڕەگەزە یعنی تۆ وەک پیاوێک لەگەڵ پیاوێکە هاوڕێتی هەبێ پێت لاپەسەندترە یاخود لەگەڵ خانمانە ئەزانی بەڕای من تاکی کەسەکە تهدیدی ئەو مووقیفاکە شەرت نییە تۆ ئەگەر وەکو پیاوێک تەعامل لەگەڵ ڕەگەزی بەرامبەرەکەت کە پیاو بێ بکەی کەوا بزانی ئەو ئەتوانیت لێک تێگەشتنتان و گونجاندنتان وەک یەک هەبێ یان بالعکس لەگەڵ خانمێک بەڕای من کەوتۆتە سەر بەشی تێگەشتنی ئەو کەسەی کە لەگەڵت چۆن مامەلاکە بۆ نمونە من تەجروبەیەکی زۆرم لەگەڵ هونەرمەندانی ڕەگەزی پیا و ئافرەتەکان هەیە کە لێرەوە سڵاو ڕێز بۆ هەر یەکەیان ئەنێرم هەموو کەسانی بەڕێز و هونەرمەندی بەڕێزن کە لەگەڵ من کاریان کردووە هەر یەکەی جۆرە کارکتەرێکی هەیە بەپێی ئەو کارکتەرەی خۆی من مامەڵەم لەگەڵ کردووە هەمانە هونەرمەندمان هەیە زۆر جددیە لە تەعامل تەنها بڵێن ئاستی ئیشکردنەکەمان لەسەر کاری هونەریە و دواتر کۆتایی دێ هەشە مەرحەلەیەک لەوە دەبڕێت هاوڕێتی دروست دەکا هاوڕێتی دروست دەکا بە پێی ئەوەی کە تۆ زۆرترین کار پێکەوە دەکەی سەفەرەکانت پێکەوەیە مامەڵی ڕۆژانت پێکەوەیە لەوە فەرقەکە ئەنجا ئەوە تاکی کەس جددیەتی ئیشەکە فەرقەکە خانمان تشکێکی بچووکەکەم و ئەیدەم بە جەنابەت خانمان لە ڕووی جددیەتبوونی کارکردنەوە من هەمیشە زۆرتر جددیەتم لێ بینیون هونەرمەندەکانی کە ڕەگەزی پیاوەنیان کوڕ با بڵێین جددین تا ئەندازەیەک ملتەزیمن لە کارەکان وەلاکین خانمەکان جددیتر هەوڵی بۆدەن بە معنای ئەوە نایەت کە بڵم هەموو کوڕەکان بەو شێوەیەن و هەموو کچەکانی بەو شێوێن ڕێژەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک کەویتە سەر وردەکاری کار کوڕەکان خۆشترن تەعاملیان بەڵام تۆڕڵێن هاوڕێی ئافرەتت زیاترێکە مامۆستا وانی زۆر مەتەگەن مامۆستا ئەزان چۆنە کەوتۆتە سەرەوەی کە من مرۆڤێکی جددیم لە لای من تایم زۆر گرنگە هەمیشە کە لەگەڵ هونەرمەندەکانم کارەکەم تەوقیتیان بۆ دانم کە لە کاتی ستۆدیۆمان دەبێت ساعات هەشتای من ساعات هەشتا دەبێت ملتەزیم بن کاتێک کە ئیلتزامیان بەو کاتەوە نابێت سەرنج دروست دەبێت لە لای من جارێک دووجار مشکلە نییە بە پێی ڕێکەوتێک بەڵام دەبێت ئینسان حسابی ئەو بکات کە کاتی هەیە کاری هەیە دەبێت ئیلتزام کا بەوەوە بەڵام خانمەکان جددین لەو ڕۆیەوە بەڵام لە ڕۆیەکی کەشەوە خانمەکان دیسان کەم دەرخەمی یانگرێتەوە هەروە نەبێ با بڕێن هەجوم بکەنە سەر پیاوەکان لە ڕووی کاتێک کە تۆ کارێکی کلیپەکەی کە سەفارێک دەکەی ئامادەکردنیان زۆر زەحمەتە میکاپ و جلوبەرگیان زۆر زەحمەتە کوڕەکان زۆر سادەتر ئاسانتر دێنە بەردەست و کارەکەکەن مامۆستاوە لە ڕووی هونەریەوە بەس لەبارەی هاوڕێتیەوە یعنی ئەگەر هونەری نەبێ کە بۆ کارکردن نەبێ مە کەسێک کە هاوڕێت بێ ئەمانە چی یعنی هاوڕێتی فرێند بێست فرێند هاوڕێی کاریش هەر وەکو ئەوەی کە بڵێن جگە لە بەڵێ مەسەلەن لە دەروی کارکردن تۆ زۆر من هاوڕێم هەیە لە دەرەوەی مەجای هونەری بەڵام بە پەنجەی دەستەش بێڕێن زۆر کەمە چکە من هەموو ژیانم کاتەکانم بە کاری هونەریەوە زیاتر خەریکە بەڵام دەتوانم بڵێم سەدق دەبینی لە هەردوو ڕەگەس کەسایەتەکان من قەت ناتوانم 100% ڕێژەی ئەوە بدەم من هەمیشە کە ڕامگەیاندوە تومە زۆری کارەکانم لەگەڵ خانمانە بەو پێی خانم لە ناو هونەری کوردیدا ژمارەکانی زۆر کەم بوو کاتێک کە من دەستم بەم پرۆسەیە کرد
دەتوانم بەڵم زیاتر لە 35 تا 40 کارکتەری تازەمان هێنایەناوە کارمان لەگەڵ کردن و سیما و ڕەنگی تازە و دەنگی تازە دروست بوو لە ناو هونەری کوردیدا زۆر بەشی ئەوانەی کە من کارم لەگەڵ کردوون کەسانی جددی بوون و وەکو مەسەلەی هاوڕێیەتیش من لەگەڵ هەندێک لە ناو هونەرمەندەکانی خۆم بوومەتە هاوڕێ ماوەساڵ کەوت وەکەوەی کەوتمان ئەها کولی مەمنوعی مەرغوب باشە ئەگەر مەمنوعیکەی شتەکە بێتە حساسیت ینی تو بووە فراوانتر بیرەکەی تۆ لە بەروی شتەکەت بەڕگەزی بەرامبرت مەسەنەوە و مرۆڤ سێرەکەی نەک بڵێ ئافرەتە بووە برادریاتەکەم لا من قەت بەو چاوە تەماشای ئەوم نەکردووە کە بڵێم ئەمە لەبەرەوەی ئافرەتە بەڵام ئەکید مراعاتێکی زیاتر ئەەکەی بۆ خانمان لە هەندێک هەڵسوکەوتەوە لەوانەیەگە من جارێک لە ناو ستۆدیۆ جدێت بوون بەواتای تۆڕەبوونێکی جددی نەک تۆڕەبوونی عەسەبیەت بوون بتوانین لە یەکەم جاردا لەگەڵ کوڕەکان بەکاربێنم بۆ کچەکان فرسەتێک دەدەم بۆ جارێک بۆ دوو جار هەتاوەکو ئەو کاتاش هەمان مامەڵە لەگەڵ کچەکان دەکەم ساوترێ بوون مونە کچ ئەگەر هاوڕێ لە ناو یەکە هاوڕێ بن زۆر حەسوودی بەیەکە بن زۆر زەمی یەکتریەکەن لە پشتێکەوە قساکەن ئەم شتانە تۆ بۆ نمونە بۆ تۆ لە بەروی کەڵی هاوڕەکانم زیاتر کچن چەندێک ئەوە بینیت ئەوە هەیەکانی من خۆم هاوڕەکانم پێنج کچی ڕەفیقم هەن ئینشاءڵڵە پلانمان پێنج بێست فرێندین سبەیشەوە دووسبەیشەوە بڕیارە کۆبینەوە لە ماڵی ئێمەش ئەمان لە پۆلی پێنجی عەدادیەوە ئێمە هاوڕێن هەتاوکو ئێستا ئەگەر خوشکم بوونایە لە یەک دایک و باوکش بووینە هەروە بووین لەگەڵ قەت باسێکی تریان ناکەی لاوی تر ناوەڵڵە ئێمەوەمان لەگەڵ یەک نییە بەس بەڕاستی سەرحش بم لەناو کچانە هەندێک هەیە بەڵام بڕوا ناکەم لە ینی چۆن هاوڕێ زۆر پێیان بەجددی پێم سەیرە چۆک ناکرێت دوو کشتان سێ کشتان پێکەوە دانیشن باسێکی تریان نەکەن ئەمە پێنج زۆر نزیکن نزیکیش بن تاسدانە نیشتیم باسی ڕەنگە باسی کەسی تر بکەین بەڵام لەگەڵێکە نامباسی یەکتر ناکەین ئێوە باسەکەن کانی ڕاستەکەی و قسەیە ئەو شتانە هەیە و حساسیەتان هەیە باسەکەن نازانسی ئەکەیتە سەر ئەوەی کە پیاوان مەسەنەگەرە ناو خۆیانە زیاتر ڕەفیقایەتیان عاتفی نیە ڕەفیقایەتیان مەسەرەن کۆ بنەوە بچنە دەرەوە کۆ بنەوە ئەکتیڤیتێت دروستکەن لە نێوان خۆیان ئەو شتانە شێرەکەن زیاتر وەرزشەکەن دەچنە داشنە کافتریا چنە بازار بەڵام زیاتر ئافرەت حەزی لێ کۆ بێتەوە و تۆزێ زەمکردن ئینجا ئەوەش بوو قسەشەکەی پیا و گرنگ نییە بەلایەوە هەندێشتی هەیە مەسەرەن لێ ئاشکرا بێ بەڵام ئافرەت پێی گرنگە ئەترسێ لەوەی کە ڕادەتفعلەکان دوای ئەوە چی ئەدەن تۆ چیکانی من چی بەڕای منیش خۆستا من سێ بێست فرێندم هەیە کەرسێکیان کچن بەڵام هاوڕێ کوڕیشم زۆرە ڕۆژان اینجا لەگەڵەوەش هەنێک کوڕیشەیە کە زۆ برادر من ئەسڵە برادەتی دەرچووە بۆ بە خوشک و برایەتی هەوەکو برایەک وەکو برایەکن بۆم ینی بەڕاستی کە هەنێشتم پێڵێ ملیانە ترسم وەکو برایەک ینی پێمەڵێ ئەو بکە ئەو مەکە ئەو بکە ئاگایان لێمە ینی ئەوش زۆر گرنگە کەم تریش باس دەکەن کوڕ بەڕاستی زۆر کەمتر باس دەکەن زیاتر ناچێتە ناو شەکانی دەوروبەرت مەسەڵەوانەی کە ئیشیان لەگەڵەکەی کێشە قسە و باسوشە دروست ناکەن خۆم بڵێم لەوەدا لەوانەیە زیاتر موافق بوون لەگەڵ ڕەئی جەنابەت کانی خان و لەگەڵ جەنابەت لێرەدا جەنابەت دەکەم لەبەرەوەی ڕێژەیەکی بە شکلێکی عام لەگەڵ هەموو حرمەت و ڕێزێکم بۆ خانمان بەڵام مەسەلەی غیرە و منافەسەیەکی تونت لەناو ئافرەتەکان بەعام هەیە من لەگەڵ نسبەیەکی زۆر لەگەڵ هونەرمەندەکان کارم کردووە وەکو تاکی کەس هەمویان کەسانی زۆر پەڕێزن وەلاکین کاتێک دەکەوێتەوەی منافەسەکان تۆزێک تون دەبن ناخۆشی تێدەکەوێ پلاندانانی تێدەکەوێت لە یەکتری و ئەمانە ڕوویداوە لە لای مندا بەڵام کوڕەکان لەوانەیە بە هەموو ئەوانەی کە من کارم کردبێ یەک جار دوو جار حاڵەتێک لەو حاڵەتانە دروست بوو بێ ئەویش ڕەگەزی پیا و زیاتر شتەکە کابینێت جنێ گەدا لە دڵی خۆیدا و کۆتای بە مۆزوعەکە بە بۆچوونی خۆت بۆچی وایە ئافرەت زیاتر مەسەلەن ئەو حساسیەتانە هەیە بنیەتی تفکیری ئافرەت لەگەڵ پیا و دوو عالمی جیاوازن قەت ناتوانێت پیا و ئافرەت وەکو یەک قاڵب سیرکەی فیزیکیەن جەسەدیەن هەموو شتێکیان جیاوازە لەبەرەوە ئافرەت جانبی عاتفی زۆرترە و جانبی هەندێک لە حاڵەتی بیرکردنەوەی زۆف دەبینێت لە حاڵەتەکەدا وا ئەزانێ گەر بەرامبەرەکەی کارێکی سەرکەوتوی کرد ینی بۆ من لای خۆم و کارەکان باس دەکەم
کارێکی هوەری زۆر جوانی کرد کلیپێکی بڵاو کردەوە بەرفراوانی جمهورێکی زۆری بەدەستهێنا بۆ ئەو زەحمەت بێ وەسوان نییە مەدانەکە ئازادە تۆشە بتوانی هەر کەسێ تایبەتمەندیشی خۆی هەیە بێگومان باش بیتوانی کارێک بەو باشێ بکەیتەوە تەقدیمەکە من بابەتێکی تر جەماعەت بۆ ڕژێنم شتێک هەیە دەوترێت لە بینی هاوڕێتی کچ و کچیان کوڕ و کڕ چاوەڕوانی لە یەکتر هەیە ئەوەیە کە مەسەن ڕازگۆ بن لەگەڵ یەکتر بن هاودەم یەکتر بن بەڵام کە بابەتەکە لە دەروونناسی جەندەرا دەوترێت کە دێتە بینی دوو ڕەگەزی جیاواز هاوڕێتی بابەتەکە دەبێتە هەم چاوەڕوانی لە یەکتر هەم سنوورەکان و هەم جیاوازیەکان شتێک کە من زۆر بەرچاومەکەوێت و ئەوەی دەیخوێنمەوە باسی لەوە دەکرێت دەڵێ کە دوو هاوڕێ کە کچ و کوڕێکن لەگەڵ یەک ئەبێ زۆر ئاگداری سنوورەکان و جیاوازیەکان بن جگە لە چاوەڕوانیەکان چونکە هەم بەهۆی ئەو بابەتی مامۆستا باسی کرد فیزیکیان ڕۆحیان ئەمانە دوو کەسن یعنی لە دوو دنیای جیاوازەوەن و هەمیش ئەمان ینی ئەوە جیاوازیەکانیانە و کۆمەڵێک سنوور هەیە بەڕاستی من ئەوم لا سیر بوو دەڵێ کە تۆ هەنێک سنوور هەیە من و تۆ هاوڕێین ئەتوانین لەگەڵ یەک باسی بکەین کۆمەڵێک شت هەیە باسیکەین لەگەڵین بەڵام ئەگەر بێت و لەگەڵ کوڕێکە هاوڕێ بم ئەبێ حدودێک لە بینی خۆمانە بێڵمەوە بۆی بەیانی بۆی بەیانی نەچێتە ئەگەر بێت و ئەها شتێک هەیە تازە تۆش باست کرد خوشک و برایەتی بێ ینی ئێمە بابەتێک کە زۆر هەیە دەڵێن کچ و کوڕ بووی هاوڕێتیان سەرناگرێ لەوانەیە ئەم دواتر معجیبی یەک بن دواتر ئەها بیریان بکەوێتە سەر یەکتر ئەمە زۆر بەربڵاوەکانی هەتا لە سایتی دێلی میل میدیکال دێل ببورن ساڵی 2016 راپرسێکی کرد لە 300 قوتابی زانکۆکانی ئەمریکا 165 گیان گوتیان کە بەڵێ لەگەڵ هاوڕێ کوڕەکەمە ینی پەیوەندیەکەمان گۆڕاوە لە هاوڕێتیەوە گۆڕاوە کوڕەکان ئەڵێن لە دوای عیلاقەیەکەوە هاوڕێتی دروستە بێ بەڵام ئافرەتەکان زۆربیان لە دوای ڕەفاقەتەوە عاشق بن ڕاستەکەی ئەو قسەمیش جۆم لێ بووە بەڵام بۆ من پێچوانەوە ئۆڵای هەردووشان وەکو یەک قسەکانیان بۆکەم ینی ئەمڕ باسی ئەم گفتوگویەکەمەوە بۆ هاوڕێ کوڕەکەم هاوڕێ کچەکەم باماشەوە وان دەگات هاوڕێی کوڕیش باشە بۆ شتێک مەسەڵەن زۆر کاتێ میشەکان ماقورسەها مەیدانیە چینە دەرەوە کامیرە هەڵگرتنە هیلاکەبی هاوڕێ کوڕەکە زیاتر یارمەتیدا ینی ئێستا مەسەڵەن بەڕاستی پێم نەگەت توان دەرچم توشتم بۆ ناکەی لەو لە بەرنامەیە یارمەتیم نەدایم یارمەتی بەڵام شتی قورس و ئەو بابەتانە بەبەستەوە لە کۆمەڵگەی ئێمەیە بۆ نمونە هاوڕێتی کچ و کوڕ ئەوەنە بە شتێکی نامۆ بینرێ بۆ ینی نۆرماڵ نابێتەوە زۆر جانبە یەکەم شت کللتوری کوردستان هێشتا لەو ئەو تێکەڵبوونی کە لە ئەوروپا دەبێندێ لە بینی خوێندنەکان و جێگای خوێندنەکان پێکەوە مامەڵەی کوڕ و کچ پێکەوە لە کوردستان تا حدێک مەحدودە ئەم مەجاالە مەحدودە و چەند شوێنێکمان هەیە کە تێکەڵاوی کچ و کوڕ هەیە بەڵام ئەو شتی کە جەنابەت ئاماژت پێدا با من وەکو خۆم بیر لێرە کە ئەیبینم 180 بۆ 85 ئەو زاهیرەی وا بیرەکرێتەوە گەنجێک لەگەڵ کوڕ لەگەڵ کچ بڵین تێکەڵاو نەبووە کە هاوڕێکی کچی ئەبێ ئەبینێ دەڵم نسبەتی 185 نەک 100% بە غەریزەیەکی جیاواز بیر دەکاتەوە لەوانەیە کچەکەش بە هەمان شێوە لە کۆمەڵێ حاڵەتی کە تێیدا بوو ژیاوە لە ناو بیئەکەی تێیدا گەورە بووە ئازادی هەندێک لایەنی نەبووە بێگومان ئەویش بۆ شێوە بیرکاتەوە لەبەرەوە ئەو زاهیرانە زۆر ڕوویداوە کارەساتیشی لێکەوتۆتەوە بۆتەوەی کە دوو بنە ماڵە لە یەک عاجز بن بێتە مەشاکیلی ئەوە ئایا زەواج بکەن دواتر یا کوڕەکە کچەکەی ناوێ لە کولتوری ئێمەشدا پیاوان پێیان وایە کە کچێک لە هەندێک حدود کە تەجاوزی کرد ئەوە بە چاوێکی خراپ سەیری ئافرەتەکە ئەو کوڕش بە وافرەتە ڕازی نەبێت زۆر ئەم زاهیرانە ڕوویداوە حتا کاتە مەرحەلەی زەواجیش دواتر نەتیجەکەی فەشە لە دوای ساڵێ 2 ساڵ کێشەی بۆ دروست دەبێ و سیقەی بە وافرەتە نابێ دەبێت تۆ لە حدودێکدا حدودی خۆتت بەزان وەک جەنابەت ئاماژەت پێدا حدودی خۆتت بەزان لەبەرەوە ئەو ئەکەوێتە شک و با بڵێن بەو زمانی کە لە ناو کولتوری خۆمان هاوڕێتی بپارێزی کە نەکەوێتە ئەو سنوورانە تێنەپەڕێنێ بە هاوڕێتەکەەوە پاکی بمێنێتەوە بۆ نمونە ئەکەوێتە سەر کەسایەتەکە دەبێ یەکەم شت هەر کەسێک لە هەر بیئەیەکدا دەژی کولتوری وڵاتەکەت ڕەچاو بکەیت ڕەچاوی بکەیت ئێمە چۆن مامەڵاکەی بە تایبەت ئێمە کۆمەلگایەکی وڵاتی ئیسلامین دین سەیتەرەی هەیە لەسەر بیر و تەفکیرمان باوکان و دایکانی هەموو لایەک
بە حاڵەتی متدەینی نزیکن مناڵەکانیان فێر دەکەن کە لە دینەوە نزیک بن و بەڕای من ئەمە شتێکی زۆر زۆر باشە من بە باشێ بیرم ئێستا لە ئەوروپا ئەو مەرحەلەیە تێدەپەڕێنن دیسان گەڕانەوەیە بۆ مەرحەلەی کولتوری شەرقیان بەدڵە کاتێ سەفەر دەکەن کەسێک 4 فلسی پێ لە وڵاتی ئەوروپا ئێستا دەچێتە وڵاتی مەغریب و دوبەی و سعودیا مامۆستا شتێکی کێ ڕاستە ئەوە ڕەنگە بڕۆن لە بەرەوەی لە ئەوروپا لە وڵاتە سکەندینافیەکان سارداچنە وڵاتە گەرمەکان حەزیان لێ بەڵام ئەوان ئەسڵن لە ئەوروپا ئێمە خۆ مەسەن من بەڕاستی ماوەی ژیان خوێندومە لەوێ هەمان شێوەکانی ئەنی و بەڕێزیشتان بیلەوە ناکەن و ڕەگەزی بەرامبەریان کچەیە کوڕە وەکو مرۆڤێک لەگەڵ کارکتەر قسەکەن لە ئەوروپا بۆ شێچکم کولتوری ئەوان وا گەورە بوون زیاتر ئەوان لە 80 ساڵە ئەم مەرحەلەی کە ئەمڕۆ ئێمەی تێدان ئەوان تیان پەڕاندووە لەبەرەوە لە ئەڵمانیا کە تۆ لەگەڵ کەسێکدا بێ ئەو بیر لەوە ناکاتەوە تۆ کچی یا کوڕی بیر لەوە کاتە تۆ کەسێکی خوێندکاری لە دانشگایەک پێکەوەن تەعاملەکەن آخر شت ئەوەیە کە بیری لە کاتەوە بەرامبەرەکەی ئافرەتەیە هیچ کاتێک مەسەلەن بۆ کاروەرگردن لە زانکۆ بڕۆی سێری سیڤەکەت ئەکەن ینی سێرە و خاڵە ناکەن ئافرەتیان ناو ئیشی بدەن هەنێک کات با لە بەروی لە زۆر شوێنەکان جارە باسی ئەو هەرچەند بابەتێکی ترە بۆ یەکسانی ئافرەتیا و سیرەکەن لە بەروی ئافرەت کە دووگیانە بێ ئەبێ کاتی فری وەربگرێ کاتێک نێتە دەوام ڕەنگە زۆر نەخۆشکەوێ ئەو شتانەش جیاوازیەکە دروستەکە و سێری لە ناو سیڤەکە زۆر جار سێریەکەن بەڵام من حقی ئەوە نەخۆم ببورن بەس پرسیارێک لە مامۆستا بکەم جوان باسی ئەوەت کرد کە ئەبێ ئێمە بەپێی کەلتورەکەی خۆمان بڕۆین و بین بەڵام خۆی جەنابەت زۆر کات بە پێچەوانەی کەلتورەکەەوە ئیشت کردووە ئەوە پێڵم ئۆکەی پرسیارێکی زۆر جوانە من کە لە 2005 گەڕامەوە کوردستان و دەستم بەکاری هوەری کرد نەقلەی نۆعیم لە جۆری موزیک کردووە نەک من مەسئول بم لە ینی جلوبەرگی ئەکتەرەکان هۆنەرمەندەکانی کە کارەکەن لەگەڵ من بس من بيستوما مامۆستا ئەڵێ مثلا حتى تداخلی ڕەنگی قژ و شتیان شەکەی ئۆکەیە سەریکە ئەوە لە هاوڕێک بیستومە لەگەڵ کارەکە بەڵێ ئەزانی چۆنە ئەوە ئەکەوێتە سەرەوەی خەڵکەکەی نەشارەزایە ئەکید من تەجروبەیەکی زۆرم هەیە لەگەڵ کۆمەڵی وڵاتانی عەرەبی لەگەڵ گەورە هونەرمەندانی عەرەب کار دەکەم ئەزمونێکی زۆرم هەیە و تەجروبەیەکی زۆریشم هەیە بەڵام من نەقلەی موزیکم کرد ئەکید من ئامۆژگاری ئەوم کردوون جلوبەرگی ڕێکوپێک لەبەرکەن جلوبەرگی جوان لە لای من هەردوو شتەکە مەمنوعە چ جگەرە چ مەشروب خواردنەوە لە ڕەگەزی پیا و لە ڕەگەزی ئافرەت ئەو کەسی کە لەگەڵ من کار دەکات نابێ ئەو دوو ظاهیرەی هەبێ داوانێم معلوماتە کەس لە ڕووی میدیا باز نەکرابێت تا ئێستا و جەنابەت ئاماژەت پێدا بێگومان ئەو دوو ظاهیرە لە لای منەوە دوورە بەڵام نەقلەیەکی جۆرێک بوو کە لە موزیک کردم کۆمەڵێک ستایلم هێنا لە موزیک ئەو شێوازانەی کە من هاتمەوە خەڵک گوێی لە تورکی و عەربی و فارسی و زمانەکانی ترەگر هەتا بیانی بەڵام من هەرێکی کارکتەرێکم بۆ دروست کرد کەسایەتی چەند هونەرمەندێکی خاتوونەکانم هێنا کە ئەو کەسێک کە بە مەوجەی ستایلی حەزی لە گۆرانی عەرەبیە با لەو نوع بڵێ کەسێکی حەزی لە پۆپەوە دەبێتە ستاری پۆپ با بۆ شێوە بڵێ کەسێکی لە ستایلی عەرەبیسک نزیک لە موزیکی تورکیەوە نەک بە فۆرمی وڵات چکە من بڕوان بە ڕەسەنایەتی نییە لە ناو مۆزوعی موزیک تەنها فۆلک هەیە بەڵێ چەند باوەڕەت پێ هەیە ڕەسەنایەتی کەلتور کە بیهێڵیتەوە ڕەسەنایەتی سێکە کەلتور برێتیە لەو شتێکە هەر یەکێک لە بیئەیەک کەسێک مثلەن خەڵکی هەورامانە عادەت و عورف و چۆن لە خواردن جیاوازی هەیە لە جلوبەرگ جیاوازی خۆیان هەیە حتا لە کەوچک و قاپی کە دروستەکەن جیاوازی هەیە بێگومان نەغمەیەکیش لە ڕووی ڕتمی موزیکی ئەوان جیاوازی هەیە بۆ نمونە من کارم لەسەر کردو بۆ هونەرمەند هانی سەنگی هەواران بەو فۆرمە بیرم کردوتەوانێ ئەو شتی کە باس دەکرێت بریتێ لە فۆلک موزیکی فۆلکلۆر من بڕوان بەو شتە هەیە من ئیشی زۆر لەسەر ناکەم لەسەر ئەو مەجالە مەجای من نییە بەڵام ئەمە مانایەوە ناگەیەنێ کە من تێهەڵکێشی ئەو شتانە بکەم و تێکدەر بم بە زمانێکی کە من هاتم نێخوازیم دەوڵەمەندبوونم لە موزیکی کوردی کرد بە سەر جەم ستایلەکانەوە پێشتایی پێبێنیت خۆ ببوورە بەزێک پرسیاری لێ بکەم سا بێک جواب هاوڕێیەتی کوڕیا کچ بۆ تۆ
منی شەر ئەو پرسیارەم هەبوو کامیان لا ئەخە من کۆمەڵێک مثالەن بۆ نمونە هونەرمەند لەیلا فەریقی یەکێکە لە هاوڕێ نزیکەکانم یا هونەرمەند دینا یەکێکە لە هاوڕێ نزیکەکانم هونەرمەند تارە ڕەسوڵ ئەمانە زۆر نزیکن یا هونەرمەند لۆکە ئەمانە هەمووی کەسانی زۆر بەڕێز و خۆشەویستن لای من ئالان عومەر زۆر ناتوانم ناوەکان بەڵام لەگەڵەوەشدا هونەرمەند میرا یەکێکە لەو گەنجانەی کە لەگەڵ من بۆ 15 ساڵە بێ کارەکات زۆر لێ ڕازیم کاری زۆر باشی ئەمار کۆفی کێکە لەو کەسانی کە زۆر ملتەزیمە نزیکین چەند کەسانێکم هەیە کاکوونە ڕەحمەت هەر خارجی هونەرە بەس لەگەڵم نزیکە فەرقەکە نییە زۆرینە باشەکان بێ هاوڕێتی کوڕیان کردسی ئێوەتانێ شتێک لەگەڵ من بکەم من دەیهێڵمەوانێ دەڵێم تاکی کەسەکە کەسەکە تهدیدەکە کەسایەتەکەی تهدیدی ئەواکە چەند باشە چەند ڕێکە چەند نەتوان پێکەوە بگوجن هەردوو لا بەڕێزن چاکن من دەمێ وا بڵێم زۆر خۆشحاڵی بێمەدا لە کۆتاییدا لە هاوڕێتیدا بەر لەوەی بیر لە ڕەگەز بکەینەوە بیر لە ڕەگەز بکەینەوە بابی لە ڕۆحێتی هاوڕێتی بکەینەوە چونکە ڕۆحێتی هاوڕێتی پاک و بێگەر تەنانەت مردنیش ناتوانێت داگیری بکات جوبران خەلیل جوبران لە کتێبی پەیامبەر لەبارەی هاوڕێتیدا دەڵێ لە شیرینی هاوڕێتیدا پێکەنین و خۆشی ببەخشن تاوەکو لە شەونمی شتگە لە وردەکاندا کازیوەی دڵتان ببوژێتەوە ژیانتان پڕ لە هاوڕێ باش و هاوڕێتیتان بەردەماوەم و شەوتان شاد.